هەوڵێکی فراکسیۆنی پارتی بۆ زیادکردنی پشکینەوە شکستی هێنا و لیژنەکەی پەرلەمانیش دەستی بەکارەکانی کرد. زەنگێکی مەترسیدار بۆ بەرپرسانی عێراق و کورد لێ دەدرێت بە پرۆژەیەک ملیارە دۆلارە دزراوەکانی دەرەوە دەگەڕێندرێتەوە. واشنتۆن کشانەوەی هێزەکانی لە هەرێمی کوردستان خێرا دەکات و کونسڵخانەی ئەمریکاش بەداخراوی ماوەتەوە. ئەمڕۆ فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق دوای کۆکردنەوەی 169 واژووی پەرلەمانتاران نووسراوێکی ئاراستەی وەزیری نەوتی عێراق کرد بۆ زیادکردنی پشکی بەکارهێنانی ناوخۆ بۆ 140,000 بەرمیل. سەرچاوێکیش لە حکوومەتی عێراق بەستاندەری ڕاگەیان نووسراوەکە بەرزشێکی وای نییە چونکە نەبۆتە بڕیاری پەرلەمان. وتیشی ڕەنگە نووسراوەکە هەوڵێک بێ بۆ ئەوەی پێش ئەوەی لیژنەکەی پەرلەمانی عێراق کارەکانی تەواو بکات شکستی پێبهێنن چونکە کاری لیژنەکە بەپێی ڕێکاری پەرلەمانیە کە دواتر ڕاستپاردەکان بڕیاری پێدەردەچێت حکوومەت دەبێت پابند بێت. ئەگەری زۆرە لیژنەکەش داوای دابینکردنی بنزینی 450 دیناری بۆ کوردستان بکات ئەمەش بە دڵی وەزارەتی سامانە سروشتیەکان و پاڵاوگاکان نییە. ئەمڕۆژ کۆبوونەوەی لیژنەکەی پەرلەمان و کۆمپانیای سۆمۆ بەڕێوە چوو. تێیدا کۆمپانیای سۆمۆ جەختی لەوە کردەوە ڕێکەوتن لەگەڵ هەرێم کراوە بنزین بە نرخی پاڵپشتی کراو دابین بکرێت نەک نرخی ئێستا. پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەکی نوێ بۆ جێڕانەوەی داهاتەکانی گەندەڵی ئامادە دەکات کە ڕاستەوخۆ دەست بۆ سەرمایەی بەرپرسانی باڵای عێراق لە نێویاندا بەرپرسانی کورد لە دەرەوە دەبات. پرۆژەکە وردبینی لەو هەژمارە بانکیانە دەکات کە لە ملیۆنێک دۆلار زیاترن و لە ساڵی 2004ەوە جوڵەی بانکیان تێدا بووە. بە پێی دەقەکە بەرپرسان ناچار دەکرێن ڕەزامەندی بدەن بۆ هەڵماڵینی نهێنیە بانکیەکانیان لە تەواوی جیهان بە پێچەوانەوە لە کار لا دەبرێن یاخود دووچاری بەدواداچوونی یاسایی و سزایی دەبنەوە. ئەنجومەنی دادوەریش پێشنیاری کردووە چاودێریەکە کەسوکاری بەرپرسان تا پلە چوار بگرێتەوە بۆ ڕێگری لە شاردنەوەی پارە بەناوی خزمەکانیان. ئەم هەنگاوە هەنگاوێکی جددیە بۆ سەر ئەو بەرپرسانەی ملیاران دۆلاریان لە وڵاتانی بیانی وەبەرهێنان پێ کردووە. زەیدی دەیەوێت لە ڕێگەی ئەم یاسایەوە پارە دزراوەکان بگەڕێنەوە بۆ خەزێنەی دەوڵەت. کەناڵی حەدەسی سعودی ئەمڕۆ پێنجشەمە لە سەرچاوەکانیەوە بڵاوی کردوتەوە کە ئەمریکا پرۆسەی کشانەوەی هێزەکانی لە هەرێمی کوردستانەوە بۆ ئاراستەی وڵاتانی دراوسێ خێراتر کردووە. بەغداشی ئاگادار کردوتەوە کە پێش 30 ئەیلولی ئەمساڵ بوونی سەربازی ئەمریکا لە عێراق کۆتایی دێت. هاوکات گروپە چەکدارەکانی عێراق دەڵێن تا ئەمریکا لە عێراق بوونی سەربازی بمێنێت چەکڕا دەست ناکەن. ئەگەر ئەمریکا پێش ئەو وادەیە هیچ بوونی سەربازی نەمێنێت ئەوە پاساویان نامێنێت. جێی باساکشانەوەی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ ئەوەی کەوا لە دوای دەستپێکردنی جەنگ لەگەڵ ئێران کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر بەداخراوی ماوەتەوە و هیچ وادەیەکیش بۆ دووبارەکردنەوەی دیار نییە.